بەڕێزان مەلەفی ومەی ئەوە پاسەپۆرتی هەموو بنەماڵەی کەمال وەرتی ئەوە هەموو لە بۆم هاتیە هەموو ئەوە تا خۆی و ماڵ و منداڵی و سێ کوڕی هەیە سێ کوڕی هەسە ناوی کوڕەکان دێم خێزانەکەی ناوی تریسکە قاسم حەمەدەمینە بەخۆی ناوی کەمال تەیب قادران لە 2017 چتە ناو حکوومەت کادی ئەنجومەنی ئاسایشی هەرێم ڕەوانی مصری کردیە ماجستێر و دکتۆراکە لێن دەرهینایتەوە دا مەزراندیە سەرپەرشتی باج دەرامەتی هەرێم دەکا کە قۆڵی ئەو میلەتەی لە زەریبەی ئەو چەند ساڵەی هەمووتان داد و بێداتان ئەو کەمالەیە بەس دەقات و سەدقاتی زیاتر کردیە لە هەموو بوارەکدا من دەزانم چەند پەیوەندیم پێکرایە و پێشم ناگیرێ قسەی لەگەڵ بکەم جارە قسەمان کرد بۆ دەومان لە عێراق سەتا یەک زەریبە لە سەر خانوو بەرەو ئەودا دەندریان زەریبەدادن ئیوی سەتا سەیە کەمال ڕاوەستە بە هەندێک شتوە تێنەگاتم گاڵتەی لەگە دەکەمیان ئەوە بی کەمال جوازە ئیتالیەکە دەربینم کەمال تەیب قادر لە 1 یولی 76 دایک بووی لە 15 مانجی 22 جوازەکەت دیارە برم پاسەپۆرتەکە دووەرگرتیە پاسە چیە تا 25 نۆڤەمبەری 26 ڕقەمی MC 0053 باشە ئەوە تا جشت باش نیشتاندیتەوە کەمال بە هەر حاڵ ئەوە کادیری وا باڵای دەستگای پاراستنە داوای ئیقامە دەکە بۆ گلەی لە گەنج دەکەن ئەوە حکوومەتی خۆی بەرپرسە کولفی کولا های لایف دەژی ئێستا کە باز دەکەین کەچی داوای ئیقامە لە ئیتالیا کردیە سیاسی بی هەر غێرقانونیە ئینسانی بی هەر نایاساییە مرۆییش بی هەر نایاسایی بە هەموو نەوعەکی هاوڕێیان ئەوە ئێمە پێمان دەکرێت ئەو ئیقامەی لێ ئێلغاکەینەوە لە پیزە کۆڤۆر دوو نازم ئەوە ئەدرێسە چێ کەتە نازارۆ وەریگرتیە ئەوە مەیلەکەم و ئیپۆلیس ستاخونەکەی لەگە دائیرەی ئیپۆلیسی ئەمن شکایەتی لێ دەکەم ئەو ئەدرێسی بڵاو دەکەن هەمووتان دەتوان شکایەتی لێ بکەن بڵێن کاکە ئەوە لەو 4 ساڵی هەتا ئێستاکە بەردەوام لە هەولێرە دەوام دەکات تەنیا لە پێنجشەم لە بۆ یەکشەم سەفرە و سیاعی خۆی دەکات سەفرە و سیاعی خۆی دەکاتن بە بەسیتی مۆڵەتەکەی هەر نەوعەک بی جوازیشی هەبێ ئێنەیەکی گەورەی دەخرێتە سەر کە بڕوا ناکەم جوازی وەگرتبی هەمووی لێ ئێلغا دەکرێت ئیشی مەش ئەوەیە ئەوەوە سەرودری مەسئول ژیانیان لێ تاڵکەین لە ئەوروپای بابە ئیقامە لە بۆ منە کە ژیانم مهدەدە لە بۆ یەکەشکەیە کە وەزعی خراپە نەک لە بۆ ئەو هایلایڤانەی کە لە حکومڕانی بەڕێوەبەری گشتی ئەکادیری ئەنجومەنی ئاسایشی پاراستن دەستە ڕاستی مەسرور بارزانی دەچی ئیقامە دەچی داوای ئیقامە دەکات لە خۆی و ماڵ و منداڵی یعنی بە سەدان دەفتەری هەیە ژیانی هایلایڤە بەڕێزان ئەوە لە 2017 چیکە مصر نامەی ماستەر دکتۆراکەی لە مصر وەرگرتیە لە ئەنجومەنی ئاسایش 2017 ناریتیان گوایە ئەوەی ڕێکبێخی لە کۆمپانیا گەورەکان باج شت وەرناگری وەکو مەسەلەن کۆڕک و ستێر گروپ و قەیوان و مەسەلەن فامیلی مۆڵ و ئەوانە بەس لە هەموو چێشخانە و هوتێل و ئەوانە قۆڵی بڕینەوە و دەڵێن لە ڕێستورانەکان ئەگە بای 100,000 نان بخورێت 10,000 لە بۆوانە هاوکات بەو دوایی لە کۆمپانیایکی BBC ئێرانی 140 لە بۆ ویتی ئیجاز نازانم چی فرتفێرشیان کردیە کەمال 8 بەو 3,000 24 دەفتەر دووەگرتیە لە کاتێکدا موچەخۆری کوردستان هیچ پارەی وەرنەگرتیە 400-500,000 جەنابش 24 ئەوەی وەرگرتیە ئەوەی نووسنگەیەکی دراولۆی کردی ئەوە وردە بەس دەمێ بزانی ئاوانی وەکو جنۆکە لە تەنیشتیمە بە سیارش توێتەی کامری مۆدیل 2024 سپیە و خزمی خۆشتا لە بۆی هینایە بە دیناری لۆی کردیە دۆلار سێ کوڕی هەیە بە ناوی بەهێز ژیر کارێ سەر سێکیان جاوا ئیقامەی سوید ئەوەیان لەسەر بابیان وەرگرتیە ڕقەمی جوازەکەشمان خیندەوە MC 0053 مال 76 ئۆش
لەگەڵ وەزیرەکەی گۆڕان ببوون لەگەڵ وەزیرەکەی گۆڕان شریکە خانوێکی کڕیە لە فیوزەر بە 6 دەفتەر دوسێ ماگنەوە بەر ئەم بڵاوم کردەوە ڕێزێک دوکانی کڕیوە لە سۆران لەگەڵ کارگەی غاز لە سۆران بە هاوبەشی ناوی برایی خانوبەرەی ئەوەی سۆران شریکن دەتوانێت یاسا بوو جیراشن تەپسیان کرد ماوە سەفەری ئەوڕۆپاش دەکەی کەمال کە ئەمە لە خزمەتدا دەبی بەڕێزان ئەوە کورتەیەک بوو لەو مێژووی کەمال وەرتی کە بەڕێوبەری قۆڵ بڕینەوەی خەڵکی کوردستانە لە هەر شوێنێک سەتایەک بی لە عێراق سەتایەکە دەرن زەریبە لەو سەتاسەیە بەناو ئەو خەڵکەی کەتی ئەو ژیانە هایلایڤەی هەیە کەچی داوای قامەی سیاسی دەکات ئیشی مەش ئەوەیە ژیانی ئەوانە لە ئەوروپای ئەو بکەین ماهیەتیانە بڵین کاکە ئەوە لە حکومڕانیە چۆن ینی سەدان لینکەیە بڕن نووسە کەمال وەرتی تەواو لەو 4 ساڵێکە ئیقامەی وەگرتیە بەردەوام لە کوردستانە هەمووی بەتاڵ دەبتەوە سزاش دەدرێ ئەگەر سزدینیش نەگرێ زۆر بەبەسیتیش هەمووتان لە هەر وڵاتەشی بە کوردی نامەک بنووسە کاکە بە زمانەکەی مەزەن بە سویدی نانووس بەرنە بە کوردی بنووسە لە ئەو دایرێ ئەم مەیلەکەتانەوە بڵاو دەکەمەوە لەگە شوێنی پۆلیس داخونەکەی وەبی جێی بگرن بڵێن بابە ئیشی تو لە کوردستانە لە کوردستان ژێگە مەسرور سەرۆکی حکوومەتە ئەگە کەرامەتی هەبی ئەوانە دەگری ئاوت دەکات لەبەر ئەوەی کاکە کو دەکرێ مدیر ئام هەرێ لە دەست حکوومەتە کە هەموو لە دەستە خۆیانە ئەی هاوار بۆ گلەی لە گەنج دەکەن کە فلسی لە جیفانیە کە ژیانی تابلۆیەکی ڕەشە ئەوە مدیر ئامە ئەو هایلایڤەی هەیە هەڵبێتن ژیابیر لە ژیان دەکاتەوە ئەو هەموو گەندەڵی هەیە قسە ناکەی دی ئیقامەش وەردەگری لەسەر چش دەڵێ پاراستن ژیانی مهدەت کردە بڕوا بکەن ئەو زانیارانی بەم چکۆوی هەویەی درایتە من کەسی نزیش خۆی و دەڵێ گوتی ئەو داوای ئیقامەی سیاسی کردیە کەسی ئێستا لە پارتیش چاوی لەوێ مەنسەبی گەورەتر وەربگری بەهەرحاڵ کەمال ئەدرێس و شوێنش بێزانین بینە ئەوروپا ئیتالیا ئەو زارەی سەردانەکرد